بە پێی جۆری چەک و ئاڕاستە جیاوازەکان دەتوانێت نیشان بشکێنێت و لەو ڕۆژەوە توانای خۆی سەلماندووە و بە هەر جۆرێک نیشانی بۆ دادەنێت دەیشکێنێت. بێستوون یەکێکە لە پێشمەرگەکانی لیوای حەڤدەی هێزی پێشمەرگەی کوردستان و خاوەن بەهرەیەکی سەرنجڕاکێشە لە نیشانشکاندن. بەهۆی ئەم سەلیقەیەشەوە ناوبانگی پەیدا کردووە لە گەرمیان. ماوەی 10 ساڵە بێ پێشمەرگەم بەشداری هەموو شەڕەکانی داعشم کردووە. ڕاستە چەک دیاردەیەکی ناشرینە، بەڵام من وەکو پیشەکەم وەکەوەی کە پێشمەرگەیەک بم من شانازی بە چەکەکەم وەکەم و من بە شەرەفی دائانێم. بۆ خەزێ نیشانشکانیش من حەز و خولیایەکی مناڵیمە. جاری وا بووە لە خەوا من نیشانم شکانووە و نە حەزم لێیە. ئیتر هەوڵێکی زۆرم بۆ داوای سەسپاس بۆ خۆ ئەتوانم بە هەموو شێوەیە نیشان بشکێنم و ئەوەی بە خەیاڵی بەرامبەرەکەم ئابێ و ئەویشی بە خەیاڵیان نەبێ من ئەتوانم ئاماجەکەی خۆم پێکەم بە هەموو شێوەیە. هەر لە منداڵیەوە نیشانشکاندن خولیای بووە، دواتر پێی گەیشتووە و ئەو هەرچەندە بەکارهێنانی چەک بە شتێکی ناشارستانی دادەنێت، بەڵام ئەرکی پێشمەرگایەتی وای کردووە زیاتر هۆگر بێت بە چەکەوە. وەکو نیشانشکاندن ئەوەی تۆ بڵێ ئەیشکێنم، ئەوەی کە بکرێت جاری وایە مەسەڵەن پرسیا لە هاوڕێکان مەکەم ئەڵێم چ شتێک قورسە چ شتێک بە خەیاڵتان نادێ، ئەڵێ وەڵای ئەوەی کە کردو هەچی بە خەیاڵمان ناتێت تۆ کردوتە، بەڵام ئیتر ئەوەی نیشان بێ ئەیشکێنم بە هەموو تفەنگێک هیچ مشکلەم نییە، بە هەموو چەکێک ئەتوانم، بەڵام زۆر چەکم تاقی کردوتەوە وەک کلاشیکۆف وەک ژێرسەی ئەڵمانی وەک بیکەیسی دەمانچە ئەمانە توانیمە بە پشتۆ بە ئاوێنە نیشانی پێ بشکێنم، بەڵام ڕوبەڕووی هیچ کێشەم نییە بە هەموو چەکێتوانم ئاماجەکەم بپێکم. بێستوون لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیروەرستانی داعش بەشداری کردووە و لەگەڵ هاوڕێکانی لە چەند بەرەیەکی شەڕدا داعشیان تێک شکاندووە. باسیش لەوە دەکات ماوەی 6 ساڵ دەبێت یەک ڕۆژ مۆڵەتی لە پێشمەرگایەتی وەرنەگرتووە و هەر ئەرکێکی پێ سپێردرا بێت جێبەجێی کردووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.